أنا عينية بس أولا لا تنسانا سپاس کرد هەیە ڕۆژانە 7 میلیۆن لیتر سوتەمەنی بەکاردێن بۆ بەکاردێن مەترسیە بۆ سەر ژینگە و شارەکان و هاونیشتیمانیانی خۆشەویست ژینگە دۆستان میوانە ئازیزەکان نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی بەڕێز کاک ئازاد سەرۆکی یاجوومەری پارێزگای سلێمانی بەڕێز کاک دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی هەموو ساڵێک بەر ڕۆژی ژینگە دەستنیشانکەوە سەبابە بە بیرۆکەی دیاریکردنی 16 چوار ڕۆژ لەو ڕۆژە لەوە سەرچاوی گرتووە کە ئێوارەی ڕۆژی 16 چواری 1970 فڕۆکە جەنگەکانی ڕژێمی بەعسی درەنگدا کەوتە چیمای بارانکردنی بالیسان و شێخۆستان و تێگڕای قوربانیانی ئەم کارە ساتە 264 شەهید و 400 برینداری لێکەوتەوە هەروە تێکدان و پیسکردنی سروشی ناوچەکە و سووتانی دایان دۆنم لە دار و درەخت و پاوەن و لە ناوبردننی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ و باڵندەی خۆماڵی و کێوی و خاپورکردنی دەیان کانی و ڕووبار و سەرچاوی ئاوی دیکە بۆیە پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 5 ڕۆژی حوتی چواری 2008 بڕیاری ژمارە 1 ساڵی 2010 ڕۆژی 16 چواری بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرد دیاریکردنی ئەم ڕۆژە وەکو وەڵامێک بوو بۆ ئەو وێرانکاری بەسەر ئەو ناوچەیە داهات ساڵانە لەم ڕۆژەدا وەکو ئەرکێکی ئەخلاقی مرۆیی پارتی سەوزی کوردستان و چالاکەوانی ژینگە و هەموو ئەو ئۆرکانانەی هەن بەجیا کار بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە دەکەن هەڵمەتی بەرفراوان ئەنجام دەدرێت بۆ وشارکردنەوەی ژینگەی هاوڵاتیان بەڵام ئەمە بەتەنیا بەس نییە بۆ ئاراستەکردنی ژینگە بۆ کەنارێکی ئارام و دوول لە کێشەوە بۆ ئەم مەبەستە پارتی سەوزی کوردستان پێی وایە کۆمەڵە فاکتەر هەن بۆ ئەوەی کە ژینگە باش بێت و بە پلانی ستراتیژیمان پێویستە بۆ مامەڵەی تەندروست لەگەڵ هەر سێ ڕەگەزەکەی ژینگە ئاو و هەوا و خاک